بەڵێ سڵاوتان لەبێ ئێستا من لە شوێنی ڕووداوێکم کە گەنجێک کاتژمێریەکی پاشنیوەڕی ئەمڕۆ لە گوندی چیمەن بەهۆی تەزوی کارەباوە جانی لەدەستداوە. ئەو گەنجا خوێندکاری قۆناغی چوارەمی بەشی سڕکردن بووە لە کولیەی قەڵەمی زانکۆیی لە کەرکووک. دیارە ئەم شوێنە وەکو بەشە ناوخۆیە بەکاریان هێناوە. ژمارەیان 3 کەس بووە لێرە کە ئەو گەنجەی جانی لەدەستداوە بەهۆی ئەوەی کە منهۆڵی بەشە ناوخۆکەیان گیراوە، شیشێکی درێژی هێناوە بۆ کردنەوەی ئەو منهۆڵە، وەک لە دیمەنەکانە ئایبینن بەهۆی ئەوەی کە ئەو شیشە درێژە بەر هێڵی کارەبا کەوتووە بەداخەوە جانی سپاردووە. ئەمەش دیارە وەک شاید حاڵەکان لێرە ئاماژەیان پێکرد، ئەمە خوێنی ئەو گەنجەیە کە جانی لەدەستداوە بەداخەوە. ئەم منهۆڵەش وەک ئەبینن لە کاتی پاکردنەوەیدا سەرەتا بە شیشێکی بچووک ویستیانە منهۆڵەکە بکەنەوە، بەڵام پێیان نەکراوەتەوە، بۆیە ئەو گەنجەی کە جانی لەدەستداوە ئەم شیشە درێژەی هێناوە بۆ ئەوەی کە منهۆڵی بەشە ناوخۆکەیان بکرێتەوە، بەڵام بەداخەوە وەک لە دیمەنەکانە ئەبینرێ ئەو شیشە بەر هێڵی کارەبا ئەکەوێت و ئەو گەنجە گیان لەدەستدا. هەر بە پێی وتەی شاید حاڵەکان کە لێرە لە گەڕەکی لە گوندی چیمەن کە بۆ کەناڵی کەرکووک وەکو شاید حاڵی قسەیان کرد بۆمان، زانیاریان پێماندا ئەو گەنجانەی کە لێرە ژیانیان بەسەر بردووە و بۆ خوێندن لە کەرکووکان ماڵیان لێرەیە دوورە، وەگەوەی گەنجەکە خەڵکی پارێزگای دیالەیە لەم بەشە ناوخۆی ماوەتەوە، بەڵام ئەو گەنجانە لەلایەن پۆلیسی قەرانگیرەوە بۆ لێکۆڵینەوە براون و تەرمی ئەم گەنجەی کە بەهۆی تەزوی کارەباوە جانی لەدەستداوە ئێستا لە پزیشکی دادگەری کەرکووکە.